بەردەوام سانە بەردام دەبێت دەچنە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان. چەندین ڕۆژ پرۆگرامان لەسەر هەرە بابەتە گرنگەکەی ئەم کاتە هەستیارە کورۆکەویش گرنگی بەهێزبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە بەغداد. یەکێتی نیشتیمانی کوردستان لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردنەوە باسیلەوە کردو لەو کەرنەڤاڵانی کە کردوێتی بۆ ناساندنی کاندیدانی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان باس لەوە کراوە و سەرۆک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی بۆ داوە کە گرنگە یەکێتی نیشتیمانی لە بەغداد بەهێز بێت چکە بڕیارە گرنگەکان و هەروەها بڕیارە استراتیژیەکان لە بەغدادەوە دەدرێت بۆیە پێویستە یەکێتی لە بەغداد بەهێز بێت ئەو کاروبارانی کە پێویستە بە خەڵکی هەرێمی کوردستان و دابینکردنی سەقامگیر و ژیانێکی باشتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان با بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت لە بەغداد. بۆ برا بزانمی شتێکیکە بڵێیت فەرموو دروشمی هێزی تۆین لە بەغداد دەرخەری ئەوەیە کە چارەسەرکردنی کێشەکانی نێوان بەغداد و هەولێر لە ناو بەغدادا ئەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام تەنانەت خودی کاک باڤڵ کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام پێداگریان لەسەر ئەوە کردو تاکیدیان کردوەوە لەسەر ئەوەی کە پێویستە سەرجەم کێشەکان لە بەغدادەوە چارەسەر بکرێن و هەمووشمان لە ماوەی ڕابردوودا ئەومان بینی هەوڵەکانی کاک باڤڵ سەردانەکانی کاک باڤڵ بۆ بەغداد هەوڵک دیبلۆماسیەکانی کاقوبات بۆ چارەسەرکردنی کێشەی موچە خۆرانی هەرێمی کوردستان یاخود دۆسەی نەوتسانە. بەڵێ ڕێکویستم ئەوە بڵم منێژاکە لە ماوەکانی ڕابردوودا فەرق ناکە دەستخۆش لە ماوەکانی ڕابردوودا ئەوەمان بینیوە ئەمە بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم تەوەرە دەچینە لای میوانە کەمان دکتۆر سیروان جەبار کاندیدی ژمارە حەوت لە لیستی 222 یەکێتی لا بازنەی دیالە کە ڕاستەخۆ لە کفری لەگەڵمانە سڵاو لێ بێت دکتۆر بەیانیت باش ومێ دەکەم زۆر باش بیت حەز دەکەین و پێمان خۆشە لە زاری خۆتەوە ژمارەکەی خۆت و هەروەها لیستەکەت بڵیت بۆ ئێمە و بۆ بینەرانیش. بەیانی کورساتان باش سپاس بۆ تۆ بەیانی هەموو کارمەندانی کورساتان باش زۆر سپاس. من دکتۆر سیروان جەبارم کاندیدی لەسەر لیستی 222 بە ژمارە حەوت لەسەر بازنەی دیارە. باشە دکتۆرامەیە لە زمانی عەرەبیم فەرموو دکتۆرامەیە لە زمانی عەرەبی مامۆسان لە زانکۆی تکرید چەند ساڵێکە ئەزمونم هەیە لە وزارەتی خوێندنی باڵای عێراق. باشە زۆر خاڵی ورتێەوە کە باسی لێوە دەکەین دکتۆر کە ئەویش گرنگی بەهێزبوونی یەکێتیە لە بەغداد تۆ قسەمان بۆ کە بزانین ئەو خاڵە ئیجابیانە چین کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد بەهێز بێت ئەو خاڵە ئیجابیانە چین بۆ تەواوی خەڵکی هەرێمی کوردستان کە خەڵک دەتوانێت بەدەستی بێنێ لە بەهێزبوونی یەکێتی لە بەغا. تەمان ئێمە نەمانەوێت یەکێتی خۆی هەر بەهێز بووە ینی ئەوە گومان لەوە ناگرێت یەکێتی خۆی هەر بەهێز بووە جەمە ئەو خەڵکی کە لە ناوچەکەیە با بڵێن یا کۆمپاڵ پشتی لیستەکە یەکێتیە تەبعانەوە وزە بەخشە بێ زیاتر بۆ ئێمە لە بەغدا طبعا تو ئێمە لەمڕۆدا ئەوە ڕوونە لای هەر هەمووی یعنی ئەوانەی کە ڕوو ئەدەن لە ناوچەکە و لە هەرێمی کوردستان ئەوەی کە ڕوئەدا لە ناوچەکە و لە هەرێمی کوردستان طبعا خۆشبەختانە بە سەرۆکایەتی جەنابی کاک پاڤڵە کرێ و بە دیالۆگ و لەسەر مێزی گفتوگۆ و بە سەردانەکانی بۆ بەغدا هەموو شتانەی کە ئەگەری ئەستەمە لەسەر دەستی جەنابی طبعا خۆشبەختانە کۆتایی بێتی و چۆتە بواری جێبەجێکردنەوە چی لە هەرێمی کوردستان و چی لە ناوچەکەی ئێمە طبعا ئەم هێزەی کە لە بەغدایە تەنانەت بەس بە یەکێتی ئەکرێ گینا بە حزبەکانی تر ناکرێت گومان لەوە ناگرێ هەوڵەکانی کاقوبات و دیبلۆماسیانەی کە لەگەڵ حکوومەتی ناوەندایە جێی دەستخۆشیە جێ بایخدانات ئەوە کە ئەیبینین ئێمە ئەمڕۆ هەرێمی کوردستان بە سەردانی جەنابی سەرۆکی لیستی یەکێتی سەرۆکی یەکێتی ئەکرێت و ئەو ئیشانە و کە با بڵێن بەستراون بە جەنابی جێبەجێکرە و کۆتایی پێدێ. بەڵێ دکتۆر چۆن کارنامەی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانتان گەیاندە هاوڵاتیان لە دەڤەرەکەی خۆتان بۆ ئەوەی متمانە یاخود دەنگ بە لیستی 222 بن بە تایبەت جگە لەوەش پێکاتەی عەرب یاخود تورکمان ئەو کارنامەیەتان چۆن ڕوون کردوێتەوە بۆیان بۆ ئەوەی لە 11 سنووقەکانی دەنگدان سەوسپۆش بکرێ؟
هەڵبەتە زۆر بەهێمنی و بێگەردی کۆتاییمان ئێمە ئەمڕۆ کۆتاییمان بە بانگشێڵ بژاردن هێنا زۆر بە ئەو پرۆگرامە و با بڵێن ئەو ڕێڕەوەی کە بۆمان هەیە کە لیستەکەمان لە ئاستۆی گردو و ئێمەش لە ئاستۆیەگرین زۆر بەهێمنان و بە شێوەیەکی زۆر پرۆفشنەڵمان گەیان بە هاوڵاتیان لە هەموو چینەکان با بڵێن لە چینی عەرەب لە چینی تورکمان لە چینی و کورد ئەوانەی کە ڕوبەڕوومانە بوونەوە و قسەیان لەگەڵاکەین زۆر بە پرۆفشناڵە ئێمە باسمان لەگەڵا کردووە و ئەوانش خۆیان هەلبەتی دیدێکیان هەیە لەسەر یاخۆ تێڕوانینێکیان هەیە لەسەر لستەکە یەکێتی نیشتمانی کوردستان طبعاً زۆر بەپەرۆشەوە ئەوان ئەو لستە بۆ لستە ئەڕوانن یعنی هیوای سەرکەوتن بۆ لستەکە ئەخوازن بە خۆشحاڵیەوە لستەکە یعنی با بڵێن جمهوری خۆی هەیە با بڵۆین یعنی داواکاریەکی زۆری هەیە لایەنی خەڵکان جمهورێکی زۆری هەیە دەنگدەرێکی زۆری هەیە هاندەرێکی زۆری هەیە یعنی سەرۆکایەتی با بڵێن ئەو لستە جێگای باخەلای کۆمەلگای ئەم ناوچەیە. باشە دکتۆر سیاست هەلبەتە سیاسەتی ناوچەکە و سیاسەتی چەپکە گوڵەکە هێماکە و چەپکە گوڵەکە بووە باخدان لە جێگای ئەوان ئەمڕۆ چاوەڕێ ئێمە ئەکەن بۆ ئەوەی سیاسەتی مامی خوا خۆش بوو کە ئێستا بەڕێوەڕ بە سەرۆکایەتی جەنابی کاک پاڤڵ بەڕێوەڕۆ چاوەڕێی زیاترمان لێەکەن لە بەغدا. باشە دکتۆر لە زاری سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکێکی نیشتیمانی کوردستان بەردەوام جەختی لەوە کردەوە هەر کاتێک کێشێک دەبێت لە هەرێمی کوردستان ڕاستەخۆ لە دەرگای یەکێتی دەدرێت و هانابۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەبن. یەکێتی نیشتیمانی کوردستان بەهۆی ئەو ڕۆڵی کە هەی بووە پێ دوای ئەمەیە کەوای کردووە خەڵک متمانەی زیاتری بە یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ بە تایبەت لە ماوەکانی ڕابرداوەکو لە سەرەتای پرۆگرامە من و هاوکارم ئاکان باسمان لێو کرد کە بینیمانە چەند جارێک سەرۆک پاڤڵ ڕۆشتۆتە بەغداد و توانوێتی ئەو کێشە گرنگانی کە پابندە بە خەڵکی یەرێمی کوردستان و چارەسەری بکە یەکێک لەوانە بووجە هەر ئەمانە نیێوای کردو کە خەڵک زیاتر متمانیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە و لی ڕادەبینن کە بتوانێت لە داهاتووشدا هەر ئەو کێشەکان چارەسەر بکات. گومان لەوە ناکرێت ئێمە بەرچاومان ڕوونە و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەموو هاوڵاتیانی با بڵێن بەغدا و هەموو ئەمە بەڕوونە یعنی کاتێک کە کێشە دێتە بەرەوە ئەوەی کە چارەسەری بکات دەرگای یەکێتیە چکەن دەرگاکە دەرگای مامی خوا لێ خۆش بوو ئێمە ئەومە لامان ڕوونە لا هەموو تاکێکی عێراقی ڕوونە هەموو کێشەکان بهاتەنە پێشەوە بە سەرۆک مام جەلال چارەسەر دەکرێت طبعاً ئێستاش ئێمە بمانەوێ نەمانەوێ ئەمە ڕۆڵی مام جەلال لە جەنابی سەرۆک پاڤڵ کە سەرۆکی یەکێتی ئێستا کە بکرێت لە عێراقا بەس بە جەنابی ئەکرێت گومان لەوە ناکرێت چی کێشەی موچە بێ چی کێشەی نەوت بێ چی کێشەی سیاسی بێ چی کێشەی ناوچەیی بێ چی کێشەی ئەقلیمی بێت طبعاً گومان لەوە ناکرێت ئەمە ڕۆڵی مام جەلال ئێمڕۆ بۆ ئێمە جێماوە طبعاً کێشەکان چارەسەر ناگرێت بە پێ تێپەڕاندن ئەبێ لە دەرگای یەکێتی بە و لە دەرگای جەنابی سەرۆک بات بۆ ئەوەی کێشەکان هەر هەموو چوارچەوەی چارەسەری کە طبعاً یعنی ئێستا کێشەی پێشمەرگە بە کێ چارەسەکرێت گومان لەوە ناگرێت بە جەنابی سەرۆک چارەسەرەکرێت ئەوان تەنانەت عێراق و با بڵێن دەوروبەری عێراقیش زۆمەکەیان دایمەن لەسەر یەکێتیە لە ناو یەکێتیشە لەسەر سەرۆکە طبعاً سەرۆک ئەبینیت وا کێشەکان ئەچەپسێت و هاوڵاتیان و فەرمانبەران ئەبینیت لەو پەڕی وەزعێکی نائارامدا دەستە بن بۆ کێ بۆ یەکێتی بۆ ئەوە یەکێتی بگاتە بەغدا بۆ ئیشەکە چارەسەر بکرێت بە جەنابی سەرۆکەکرێ و لەسەر مێزی گفتوگۆ چارەسەرێکە بەس بە چەند ساتێک کۆتایی بە کێشەکە دێتەوە و دوای ئەوە هاوڵاتیان بەشێکی لە خۆشیە چێتە فەرهەنگیانەوە پێیانش خۆشە ینی ئیشەکانی بۆ جێبەجێکرێ ڕاستەخۆ. بەڵێ کەواتە دکتۆر تا چەند گرنگە زۆرترین خەڵک بەشداری لە پرۆسەی دەنگدان بکات و سنووقەکانی دەنگدان سەوز پۆش بکات بە مەبەستی پاراستنی شوناس و ڕەسەنایەتی دەڤەرەکەتان. گومان لەوە ناکرێت ئێمە ئەبێتە و سندوقانە ڕۆژی 11 هەمووی سەوزکەینەوە چونکە نەمە دروشمێکە کاک پاڤڵ پێمانی ڕاگەیان جەنابی سەرۆکە و ڕۆژەی کە لە خانەقین بوو ئەیوت ئەبێ سندوقەکان سەوز بێ لە 11 ئێمەش سندوقەکان هەڵبەتە سەوز پۆشێکین لە 11 جەمهورمان چاوەڕوانمانە ساحەمان بەرفراوانە کەسمان زۆرە هاندەرمان زۆرە ئیشاڵە ڕۆژی 11 سەر تەپی سەرکەوتن لێدەین جەرەسی کۆتاییشی پێ لێدەین. باشە دکتۆر سەرۆک مام جەلال ڕەوان شاد سەرۆک مام جەلال لە نەک تەنها لای کورد بەڵکو لە بەغدا لای نەتەوەکانی تریش خۆشەویست بوو جێگەی متمانە بوو بە خۆشحاڵیەوە لە ئێستاشدا سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی هەمان ڕێبازەکەی ڕەوان شاد سەرۆک مام جەلالی گرتۆتە بەر
ئەمە تا چەند وای کردووە کە زیاتر پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد بەهێز بێت کە لە سەردەمی ڕەوانشا سەرۆک مامجەلالەوە هێندە جێگەی متمانە بۆ لای خەڵک لە بەغداد و بە ئێستا شۆ ئەو ڕێبازە گیراوەتە بەر ئەمە تا چەند وای کردووە نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە تەواوی عێراقیشدا یەکێتی نیشتیمانی کوردستان جێگەی متمانە و بایەخ بێت و هەروەها کاریگەری هەبێت لەسەر بەهێزبوونی یەکێتی لە بەغا. طبعا بما پرسیارەوە تا یعنی ئێمە بمانەوێ نەمانەوێ یەکێتی لستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان جێگای متمانەیە لای هەموو چینەکانی ئەم ناوچەیە بە عەرەبەوە بە کوردەوە بە تورکمانەوە. ئێمە یعنی ساکە سەرۆک مامجەلال خوا لێی خۆش بێ و کاتە هیچ جیاوازیەکی نەئەکرد لەم سنوورە با بڵێن لە نێوان کورد و عەرەب و تورکمان یعنی چی ئەگەر بۆ دابینکردنی پارێزگا بواتە یاخۆت بۆ دابینگرێکە ئیدا هەمووی بە یەک چاوسەیرە کرد. بەڵام یەکێتی لامە بەس بوو یەکێتی جێگای شانازیە لەم زۆنە یەکێتی لای هەموو چین و توێژەکان جێگای شانازیە گومان لەوە ناکرێت سیاسەتە چەپکە گوڵەکەیان پێخۆشە گومان لەوە ناکرێت کەسانی ناو حیزبەکەیان لە جێگای مەبەستە ئیستاکە ئەوان کە ئەبینن سەرۆک پاڤڵ تاالەبانی ئەبە و شێوە لەسەر ڕێڕەوی مامجەلال بەردەوامە زیاتر هانیانەدا بۆ ئەوەی سندوقەکان ڕۆژی 11 سۆزکەن و بۆمان گومان لەوە ناکرێ ئەمە ئەم چەند ساڵە کە ئەبینین لە زۆنەکەی خۆماندا ئەبینین قەناعەتمان کە ینی بەوە هەیە ینی تەینا یەکێتی ئەتوانێت بیپارێزی و جیاوازی نێوان مکەونەکات نەکا. طبعا لە عێراقدا ئێمە بگەڕێنەوە بۆ کۆن سەیرەکەی مامی خوا لێ خۆش بوومان ینی وەکو ئەبێکی ڕوحی تەماشاکریا ینی لەو ئاسە تەماشاکرێت چونکە جیاوازی نەئەکرد لە نێوان هەموو ئەو چینانی کە لە عێراقی بە عێراقی خۆیە زانی يعني صمامي امان بقى يعني او طريقي صدفانيه يعني او مصطلح على جاكاك خوي دان صمامي امان بوا هي جوازيه جنا اقل لنا كرد وعرب وتركمان نا عراقي اباراس لجير تشاتركيه كيدين شمالي كردستان بله كواتا دكتور اگر بەڕێستان متمانی دەنگدەراتان بەدەستێنا بوون بە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سەلیسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێستان چ پاکێجێکتان لەبەردەستایە بۆ خزمەتکردنی ناوچەکەی خۆتان هەڵبەت ئاشکرایە کە بەڕێستان مامۆستای زانکۆشن. بەڵێ پاکێجەوەتە ئێمە کە ئەبێت خزمەتگوزاریەکی زۆر بەرفراوان بکەین بۆ ئەم ناوچەیە چونکە ناوچەکەمان بەرفراوانە چونکە ناوچەکەمان هەموو چینێکی تایە ئەبێت لەسەر ئەو ڕێڕەوە بەردەوام بیم کە لە قوتابخانەیەکێتی نیشتیمانی کوردستان دەرسیان پێوتوین ئەبێ ئێمە بەردەوامی جێگا و ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستان لە دڵی ئەم هەموو چینە بکەینەوە یعنی ئەبێت ئەو سۆزیانە هەبێت بەرامبەری بە یەکێتی نیشتیمانی ئەبێت دەستیان بۆ درێژکەی تا بڵێن دوو سبێ سبەی ئەمە کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەبێت ئێمە بچوینە پێشەوە جیاوازیان لە نێوانیان نبینین ئێمە ئەبێ بە یەک چاو سەیری منتیقەکەکە چونکە ئەم منتیقە کەش و هەواکەی وایە ئەبێ بە یەک چاو سەیریکە لە عەرەبی لێیە تورکمان لێیە کوردی لێیە ئەبێ خەدەماوەت و خۆت خزمەت گوزاری بۆ هەموو شوێنێ بڕوا بەبێ جیاوازی چونکە ئێمە قوتابخانە خوێندکارین لە خوێندنگای یەکێتی نیشتیمانی کوردستان کە خوالی خۆش بوومانی بەجێ هێڵاوە ئەبێ لەسەر ئەو ڕێبازە بەردەوام بین جیاوازی لە نێوان هیچ مکەونێ نەکەین بەڵام لە هەمان کاتە حەقی خۆمانیش ئەبێت بپارێزین حەقی خۆمان ئەبێت بە تێڕوانی نێگەترەوە سەیریکەیت ئەوە ماوی گەلێکە ئەوە بابەکە ئەبێ بچەسپێت و دیفاعی لەسەر بکەین حتا ئەو ڕۆژەی تاکە کوردێ ما بێنەوە ناوچەیە. بەڵێ کەواتە دکتۆر تا چەند گرنگە ئێمە بەردەوام بین لەسەر سیاسەتی چەپکە گوڵەکەی سەرۆک مامجەلال. طبعا ئەبێ هەر بەردەوام بێ هەموو تاکێکی کورد ئەبێ بەردەوام بێ لەسەر سیاسەتی چەپکە گوڵەکە چونکە هەموو دنیا یاخود با بڵێن هەموو دەوڵەتی هەموو عالم دەزانێت سیاسەتی چەپکە گوڵەکە چییە سیاسەتی چەپکە گوڵەکە بریتە لە تەعایشی سلمی ئاشتی جیاوازی نەکردن لە نێوان چینەکانی عێراق و چی لە دەرەوەی عێراق ئەبێت ئێمە دائیمەن ئێمە شانازی بە سیاسەتی چەپکە گوڵەکە بکەین چونکە سیاسەتی چەپکە گوڵەکە هەر لە ڕۆژی دامەزراندنیوە جێگای دڵخۆشکەر بۆ لای هەموو کۆمەلگایە چی ئێمە ئەگەر باسی کەین لە عێراق چی لە دەرەوەی عێراق پێگایە کوڕەکەم و حەجمی خۆی هەیە ئەمە کەس ناتوانێت نۆکۆکی لێ بکە حیزبێنیە ئیمڕۆ دروست بێت دەیان ساڵە دروست بووە دەیان مفەکریتیا بووە من بە ئەلحەق کە ئەخوێنمەوە یعنی خوا لێ خۆش بوو جیاوازە یعنی مفەکر بووە لە هەمان کاتە یعنی ئەوانەی کە بەجێ هێڵاوە جێگای دەستخۆشیە جیاوازە لە هەموو حیزبەکانی تر
مفکری زۆری لێیە جیاوازی ناکە یعنی ئەمە شایەتێ بۆ ئەو لستە یاخود بۆ ئەو هێمایی کە نکاوە بەدەستی هەموو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. باشە دکتۆر لەو کەرنەڤاڵانەی کە سەرۆک باوەڵ جەلال تاڵەبانی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان کردوتی بەردەوام جەختی لەوە کردوتەوە کە یەکێتی لە بەغداد کار بۆ تەواوی خەڵکی هەرێمی کوردستان دەکات و ئامانجانەوەی کە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بکەن. پێت وایە ئەم ئامانجە و ئەو پەیامەی کە سەرۆک باوەڵ جەلال تاڵەبانی گەیاندوێتی بە خەڵک لەو کەرنەڤاڵانی کە ئەنجامی داوە بۆ ناساندنی کاندیدەکانی و هەروە گەیاندنی پامەیەکێتی نیشتیمانی کوردستان پێ وایە کە ئەمە ئەو ئامانجانەیە یاخود ئەو کارانەیە کە تەنهایەکێتی نیشتیمانی کوردستان دەیکات بۆ خەڵکو و خەڵکیش یەکێتی بە پشت و قەڵای خۆیان بزانن. گومان لەوە ناکرێت گومان لەوە ناکرێت هەموو کەرنەڤاڵەکانی کە جەنابی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان تایە دوێ ئەو بریتیە لە ئەوەی کە لە بەغدا هیچ شتێک لە بەغدا بۆ هەرێمی کوردستان ناتوانێت چارەسەری بکرێت ئیلا لە دەرگای یەکێتی وەردەبێت. یەکێتی ئەتوانێت قودی هاوڵاتیان ئەیە بکە چۆن بڵێن قودی هاوڵاتیان بهێنێتەوە لە بەغدا بۆ هەرێمی کوردستان هەر بە یەکێتی ئەکرێ ئەم گەماروی سەر هەرێمی کوردستانە کە لەلایەنی بووجەوە چارەسەر ناگرێت هەر بە جەنابی سەرۆکەکرێ چونکە خۆشبەختانە وا ئێمە ئەیبینین دەچێتە بەغدا بۆ کات و ساتێکی کەم لەسەر مێزی گفتوگۆ کۆتایی بە هەموو شتێک دێنێت و دێتەوە بە کۆمەڵێکی بەرهەم بۆ هەرێمی کوردستان تەنانەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگرێت تەمان ئێمە وا ئەیبینین هێزی تۆین لە بەغدا کە دروشمێکی نیشتیمانی کوردستان بالفعل وایە یعنی ئەگەر بە یەکێتی نەکرێت بە هیچ کەسێکی تر ناکرێت گومان لەوە ناکرێت بە جەنابی سەرۆکی یەکێتی نەکرێت جەنابی کاک پاڤڵ نەکرێت و جەنابی کاکوبات نەکرێت بە هیچ سیاسەتمەدارێکی تری حیزبەکانی تر ناگرێت چونکە ئەو حیزبانێک کە لە بەغاد تەنانەت گوێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان نەگرێت چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕوحێکی مام جەلالی خوا لێ خۆش بووە توانێت بێت هاتۆتە مەیدانەوە ئێمە بابەرچاومان ڕوون بێ هەموو ئەو کێشانەی ڕوبەڕووی عێراق بوونەوە مام جەلال لە یەک کۆبنەوە چرکەساتێک کۆتایی پێهێنا ئەو گرژەی کە دروستە بوو لە نێوان حیزبەکانی ئەو کاتەی کە خوا لێ خۆش بوو مابوو بە یەک چرکەسات کۆتایی پێهێنا ئەمە تەبعا ڕۆلی ئەو زەلامەند گومان لەوە ناکرێت بە چرکەسات هەموو کێشانەی بۆ هەرێمی کوردستان چارەسەرەکە کە چی بووجە بێ چی کێشەی نەوت بێ چی کێشەی پێشمەرگە بێ قەناعەت کە تەنانەت بە هیچ حیزبێک ناگرێت بە تاکرانە جگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ دکتۆر ئاشکرایە گومانیتیانە کە زۆربەی کێشەکان بە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغا چارەسەرەکرێت باشە تا چەند گرنگە لایەنە کوردیەکانی تر لە بەغا هاوکاری و پشتیوانی ئەو نەخشە ڕێگا بن کە سەرۆک باوەڵ دایڕشتۆ بۆ ئەوەی سەرجەم کێشەکانی نێوان بەغا و هەولێر بە یەکجاری چارەسەر بکرێت تا چەند گرنگە ئەو لایەنانە هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکاری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن. ئێمە بمانەوێت نەمانەوە خاوەن قەزیەکی ئەوش پێوترێ قەزیەی کوردی یەکدەسی ئێمە لە بەغدا ئەبێ یەکدەست بێ کورد ئەگەر یەکدەست نەبیت لە بەغدا تەبعاً شتەکان بتوێنێتە پراشاوە بێت و سیسە بێتەوە ئەو قووەتەی وەرناگرێ ئێمە بمانەوێت نەمانەوێت قەزیە هەرێمی کوردستان جیاوازە قەزیەی بەغدا جیاوازە لە بەغدا دائیمەن یەک ریزی چونکە مامی خوا لێ خۆش بوومان کە ئێستاش جەنابی سەرۆک پاڤڵ بەڕێوەیە با جەختەکە لەسەر یەک ریزی کورد یەک ریزی و تەبایی کورد بۆ ئێمە ئەوەنە بەهێزترمانەکاتەوە لە بەغدا داوای مافی خۆمانەکەین بە یەکدەسی داوایکەین قەزیەکەمان بێتە پێشەوە بە یەکدەسی قەزیەکەمان بێتە پێشەوە قەت من لەگەڵەوەیان نیم کە بڕیاردەری تاکڕەوی دروستبی هەر حیزبێک بۆ خۆی بڕیاردە نە لەو قەزیانە ئەبێمە یەکگرتوو بین تا ئەوەی بتوانین ئامانجەکانی کورد پێک بێنین لەبەر ئێوە ئێمە خاوەن قەزیەکین قەزیەکە قەزیەی کوردیە قەزیەی زمانە قەزیەی ئایدەلۆجیە قەزیەی جوگرافیە قەزیەی ناوچەگەریە هەموو ئەمانە قەزیەن بۆ کورد وەکو کورد قەزیەن ئەبێ ئێمە لە بەغدا یەکدەست بین تا یەکدەست بین ئامانجەکانمان پێکەین. باشە دکتۆر منێک کە ڕەنگە تا سەبڕیارم نەدابێت دەنگ بم یاخود خۆم یەکلا نەکردوێتەوە دەنگ بە چلانێکە تۆکو کاندیدێک بەڕێستانەکو کاندیدێک چۆن قەنەعاتم پێێنن یاخود میکانیزمی قەنەعات پێکردنتان چێ چۆن وا لە منەکەن کە من دەنگ بە بەڕێستان بم پلان و کارنامە و ئامانجتان چییە گەر بچنە بەغدا چی ئەکەن ئەو خاڵە گرنگانە چین کە خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان و تەواوی ناوچەکانی ترەکات. گومان لەوە ناکرێت ئەگەر ئێمە تۆ با بۆ نمونە وەکو تاکێکی لەم کۆمەلگا
ئێمە سەرەتا ئەبێتە ئەوە بزانین یعنی ئێمە کە ڕۆیمان بۆ لای تاکە لە کۆمەلگای ئێمە تاکارمان جیاوازە هەیمانە مامۆسایە هەیمانە با بڵێن جوتیارە هەیمانە گەنجە هەیمان ئەمە هەرموو ئەمە هەرێک لەمانە زمانێکی تایبەتیە لوغەیەکی تایبەت خۆی هەیە ئێمە باسی پرۆگرامەکەی خۆمانەکەین کە ڕۆیمانە بەغدا چی ئەەکەین و تاپان بتەوێت نەتەوێت سەرەتا باسی کۆمەڵە شتەکەی لە با بڵێن ڕابردووە نەکرابێت ئێمە ئەگەر بتوانین بیکەین بەڵام کردنی ئێمە بە پێی ئەیە بێت بە پێی یاسا بێت کە یاسای بۆ دیاری کراوە من ینی بڕۆی تۆ هەندێک وعد و عود بدەی بە چینەکانی کۆمەلگا و دوا ڕۆژ تۆ دەتوانانی جێبەجێ بکەی ئەمەیانە هیچ کاتێ شوێن و جێگا و مەکانێ نابێتەوە ناو لستەکەی یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە ئەگەر بتوانین مصداقیەتێکی هەبێت لەگەڵ هاوڵاتیانە قسەی پێ بکەی یعنی من 2 سبەی 3 سبەی ئەبێت من قسە لەسەر ئەوە بکەم کە چۆن بتوانم خزمەتی ئەم ناوچەیە بکەم ئەم ناوچەیە ئەبێ من جیاوازیتیانەکەم چکەن زۆنی من جیاوازە لە نەتەوەکانی هەمووی تایە ئەبێ من ڕێڕەوی مامی خوالێ خۆش بوو کە ئێستا بە ئێستا کە بە ڕاستپراوە بە جەنابی سەرۆک پاڤڵ تاالبانی بەڕێوە ئەڕوا ئەبێ من لەو ڕێڕەوە نانەدەم ئەبێ ئیشی بۆ تورکمان بکەم بۆ عەرەب بکەم بۆ کورد بکەم بەبێ جیاوازی جا ئەبێت لە چوارچێوەی دەستوری عێراقی من عیشکە من جەیەکی تەشریعی ڕقابیم ناتوانم ینی هەندێک وەعوداتە بیدەیتە خەڵک تۆ بای ئەوە نەبیت نا ئەبێ لەگەڵ خەڵکە بە ڕاشکاوی قسە بکەی ئەبێ لەگەڵ خەڵکە بە ڕاشکاوی بدوێ بۆ سبەی 2 سبەی هەمویان بۆ ڕووکەیتەوە جا لە کۆتایشە من گومان لەوە ناکەم قەناعەت کە زۆربەی زۆریان قەناعەتیان بە لستەکەی ئێمە هەیە بە کاندیدانی ئێمە هەیە بە سەرۆک هەیە یعنی هەمویان چاوەڕێی چشتی زیاترمان لێ ئەکەن پێمان ئەڵێن دەیانجا تاکە حیزبەکە بتوانێ خزمەتگوزاریمان بۆ بێنێ ئەوەی شێکێتی نیشتمانی کوردستان. بەڵێ دکتۆر من دوا پرسیارت ئاراستاکەم لە کۆتایی هەڵمەتی بانگەشە نزیگە بینەوە کە بڕیارە ئەمڕۆ کۆتایی پێبێت لە ڕێی پرۆگرامی بەیانی کورسان نیوزەوە دوا پەیامت چێ و ئەگەر سەر لە نوێ ژمارەی کاندیدبوونی خۆت و لیستەکەتمان پێ بڵێیتەوە سپاس دەکەین. فەرموو. من ئەو داواکاریم هەیە داواکارم لە جمهوری خۆمان و ناوچەکەی خۆمان کە طبعا من کاندیدم لەسەر لسی 2 ژمارە 7 داواکارم لەو جمهوری کە هەمانە ڕۆژی 11 هەمویان دەنگ بە لیستی یەکێتی نیشتمانی کوردستان بدەن چونکە تاکە لیستە کە چارەسەری کێشەکانە بێ لەم ناوچەیە لە ئێوان دەنگ لە ئێمە خزمەتگوزاری کەم تەرخەم نابین ئیشاءالله نە لە ئێستا و نە لە داهاتوو ئێمە خوێندکاری خوێندنگای یەکێتی نیشتمانی کوردستانین هەڵبەتە مامۆسای سەرەکیمان خوا لێ خۆشبوو مام جەلال بیەوە ئێستاکەشە کە بە جەنابی ڕاستپێراوە جەناب سەرۆک پاڤڵ تاالبانی ئێمە خوێندکاری لای ئەوان ئەوەی بە کەس نەکرابێت لەم ناوچەوە بە یەکێتی نیشتمانی کوردستانەکرێ چاوەڕێی خزمەت بوون چاوەڕێی ئایندەیەکی گەشت بوون چاوەڕێ بکەن ئەوەی کە بە کەس نەکرابە بە ئێمە بکرێ دیفاعکەرێک بوون ئەمڕۆ و سبەی و 2 سبەی تەنانەت لە پێناوی یەکێتی نیشتمانی کوردستان تا دڵۆپە خوێنێک لە جەستەمان ما بێ دیفاعتان لێ بکەین قەت بەجێیان نایەڵین و قەت بەجێیان نایەڵین و بەس یەکێتی 2 دەستخۆش دکتۆر سیروان جەبار کاندیدی ژمارە 7 لەسەر لیستی 220 یەکێتی لە بازنەی دیالە سوپاس کە ڕاستەخۆ لە کفریەوە لەگەڵمان بووی.